شرۆفێن بابەتاکەین لەگەڵ بەڕێز بەهەجەت ئەحمەد شارەزای گرێبەستە نەوتیەکان وەزمونێکی باشیە لە سێکتەری نەوتی هەرێمی کوردستان. کاک بەهەجەت بەخێر بێی. ئەم بڕیارەی حکوومەتی عێراق بۆ ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان بڕیارێکی لە ناکاو بوو یاخود مێژووی هەیە بۆ ئەوەی کە بڕیارێکی لەم شێوە بدرێت؟ بەڵێ زۆر سپاس کاک بیلال و خۆشحاڵم ئیمڕۆ کە لەگەڵ جەناب تا شرۆڤێ ئەو بابەتە دەکەین و سپاس بۆ کورساتی ئەزیزیش بۆم پێشوازی و میوانداریە. طبیعی ئەم بڕیارەی ئیمڕۆ کە هەم وەزارەتی نەوتی عێراق کە لە چەند کاتژمێرە پێش ئێستا بڵاوی کردەوە و بڕیارەکەی دوێنێش کە بەڕاستی تورکیا پابەتبوونی خۆی بە جێبەجێکردنی بڕیاری محکەمەی تەحکیمی نێودەوڵەتی لە پاریس دووپات کردەوە کە پابندی بڕیارەکەی بێت و لایەنی عێراقیشی ئاگدار کردەوە. طبیعی ئەم پێشبینی کراو بوو ئەم بڕیارە و پێشبینی کراویش بوو ئەم هەنگاوی تورکیا کە بینێت و ئەم بڕیارە کە بیدا بەم شێوەی بێ، چونکە تقریبا نزیکەی دوو مانگێک مانگونیوە بۆ دوو مانگ دەبێت ڕژنووسی بڕیارەکە لەلایەن دادگای تەحکیمی نێودەوڵەتی لە پاریسەوە نووسراوەتەوە و دراوە بە هەردوو لایەنی عێراقی و لایەنی تورکی و هەردوو لایەنیشیان گەیشتبوونە ئەو قەناعەتەی کە بڕیارەکە کۆتایی پێهاتەوە و بڕیارەکە گەیشتۆتە قۆناغی کۆتایی. بۆیە بڕیارەکە بڕیارێکی پێشبینی کراوە و بڕیارەکەیش بە بۆچوونی من لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دەبێت. باشە، ئەمە بە باتای ئەوەی تر نەوتی هەرێمی کوردستان هەناردە ناکرێت؟ نەخێر، نەوتی هەرێمی کوردستان هەناردە دەکرێت وەکو ئەوەشی کە لە ڕژنووسی بودجەی عێراقا بۆ ساڵی 2023 ئاماژەی پێکراوە و ڕێکەوتنێک کراوە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە ئەوەیە کە هەرێمی کوردستان پابند کراوە بەوەی کە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت هەناردە بکات و بیکاتە کۆی ئەو هەناردەکردنی گشتی عێراقەوە کە لەلایەن ئۆپێک پڵەسەوە بۆی دیاری کراوە و هەناردەکردنی هەرێمی کوردستان و کارکردن لە کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستانە بە تاکید بەردەوامە بێت و ناوەستێت. باشە، باست لەوە کرد کەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان خودت خەڵکی هەرێمی کوردستانە چ بەرژەوەندیەک هەیە لەم بابەتەیە؟ کاک بیلال، طبیعی هەرێمی کوردستان ئێمە دەزانین لە ساڵی 2014ەوە کە تووشی قەیرانێکی ئابووری سەخت بۆ دوای ئەوەی کە هەرێمی کوردستان خۆی بڕیاری دا بە هەناردەکردنی نەوت و بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی ئیتیحادیە وای لێ کرد سێکتەری سەرجەم سێکتەرە ئابوووریەکانی هەرێمی کوردستان تووشی داڕمان و لاوازی ببن و وەکارگەیشتەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت موچەخۆران و فەرمانبەرانی خۆشی بدات. بەڵام دوو بابەتەیە حەزەکەم ئەگە جەنابەت مەجارم پێ بدەیت زۆر بە وردی باسی بکەم بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان دڵتەئەمین بن و هیچ ترس و دڵڕاوچەیەک دروست نەبێت لای خەڵکی کوردستان. یەکەمیان ئەوە بوو لە 15/2/2022 کە دادگای دەستوری عێراق بڕیاریدا بە نادەستوری بوونی گرێبەستەکان و یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستانە. ئەو کاتێژ من وتم کە ئەمە دەرفەتێکی زیێڕینە هاتوتە بەردەم خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە جارێکی تر سوود ببینن لە داهاتە نەوتەکانی خۆیان و ئەم بڕیارەی ئیمڕۆژ کە دەرچۆتەوە بەڕاستی لەلایەن دادگای تەحکیمی نێودەوڵەتی پاریسەوە جارێکە تەئکید دەکەمەوە کە ئەمەش لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و جارێکی تر سەر لە نوێ بورژانەوەی ئابووری و سێکتەری ئابووریە لە سێکتەرە ئابووریەکانە لە هەرێمی کوردستاندا، چونکە ئیلزامی لایەنی دەسەڵاتدار دەکات لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە کە سێکتەری نەوتی بەدەستەوە بوو کە تاوەکو ئێستاش بەڕاستی گوێی لە هیچ قسەی خەڵکانی شارەزا و دادگاکان و بڕیاری دادگاکان نەدەگرت و بەردەوامیش بوو لەوەی کە نەوتی هەرێمی کوردستانی هەناردە دەکرد و نەوتی هەرێمی کوردستان گەیشت بۆ ئاستێکە نەتوانێت ئەو نەفەقاتانە یاخود ئەو پێداویستی ڕۆژانەی بودجەی پێداویستی ڕۆژانەی حکوومەتی هەرێمی کوردستان دابین بکات و ئەمیش لە دوو ڕۆوە کە یەکەمیان بەهۆی ئەوەی کە شایستە دارایی کۆمپانیەکان دوا دەکەوت بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان ئەو نەوتی کە دەیفرۆشت مامەڵەی نەوتێکی قاچاقی بۆ دەکرا و کۆمپانیا بیانەکان ئیستیغلالی حکوومەتی هەرێمی کوردستانیان دەکرد کە بە نرخی نزیکەی 20 تاوەکو 25 دلار کەمتر لە نرخی فەرمی عێراق کە دەیفرۆشت بیکڕن و هەروەها بەرزی ئەو کۆستی کۆمپانیەکان کە وای کردبوو کە بەشە داهاتی هەرێمی کوردستان ئەو بەشێک کە دەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر کەم بێت و نەتوانێت بەشی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بکات. ئەمە
وای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد، وای لەو لایەنانە کرد، لەو لایەنە باڵا دەستە کرد کە نەوتی هەرێمی کوردستانی لە بندەسە بەڕاستی پێی بڵێ ستۆپ ئیتر بەسە حکوومەتی تورکیاش ئیلتیزامەکات بە بڕیارەکەەوە وای لێ دەکات کە بگەڕێتەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقدا هەر وەکو پێشترش کە کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2021 کردی کە عەرقەلەیان بۆ دروست کرد کە کۆمەڵی ڕێکەوتنی تر کە کرا لە ماڵی مام بە سەرۆکاتی سەرۆک پافڵ جەلال تاڵەبانی لەوێش کرا کە ئەوش لەوێش کۆمەڵی ئاستەنگ و عەرقەلەی بۆ دروست کرا بۆ ئەوەی کە ئەم بە قاچاغبردنەی نەوتی هەرێمی کوردستان بەردەوام بێت بەڵام ئەم بڕیارە بوو بە دەرفەتێکی زیێڕین کە وای کرد کە سێکتەری نەوت لە هەرێمی کوردستانە بگەڕێنێتەوە سەر ڕێچکە ڕاست و ڕێگە ڕاستەکەی خۆی کاک بەهجەت بە دوایان بڕیارە پێداچوونەوە کرێ بە گرێبەستە نەوتیەکان لە هەرێمی کوردستان بەپێی ئەو بڕیارەی کە لە محکەمەی اتحادی لە 15/2/2022 دەرچووە بەڵێ ئەبێ پێداچوونەوەیکی پێدا بکرێت و پێشتریش وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند کە گرێبەستەکان لە 180 ئوسوڵی و قانونی و کێشەیەکی تیادا نیە بەڵام وەکو ئەو کە باسی کرد ئەڵێ لە 120 بەڵام منیش وەکو خۆم کەسێک کە پسپۆرم لە بەجاری گرێبەستە نەوتەکانە گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستان وەکو لایەنە قانونیەکەی وەکو ئەوەی کە ئیمزا کراوە وەک کێشەیەکی قانونی تیادا نیە بەڕاستی بەڵام کێشە لە چیدا هەیە کێشە لە لایەنی جێبەجێکردنی عەقدەکاندا هەیە کێشە لەوەدا هەیە کە هەرێمی کوردستان ئەو بەشەی داهاتی کە بۆی دەمایەوە زۆر کەمتر بوو لەوەی کە لە عەقدەکانیشە دیاری کرابوو بۆ نمونەیەکی بەسیط بۆ جەنابت باسکەم مڵکانە کە لە عەقدەکانە بە ڕۆیاڵەتی هاتووە کە لە 100 کۆی داهاتی نەوتی هەرێمی کوردستان دەبایە بدرا بە مڵکانە و بە حکوومەتی هەرێمی کوردستان بدرا لە ساڵی 2007ەوە کە راپۆرتەکانی کۆمپانیای دیلۆی دەرەچێت هەتاوەکو ئاخر راپۆرت تەنها بۆ $1 نەدراوە بە هەرێمی کوردستان و سەرڕای ئەوەی کە لە ناو عەقدەکانە کۆمەڵی بابەتی تری تەکنیکی و یاسایی زۆر بەهێزی تیادا کەوا دەکا حکوومەتی هەرێمی کوردستان چۆنەڵێ مسەیتەر بێت بەسەر سێکتەری نەوتا بەڵام وای کردو ئەم بابەتانە بەجێ بێڵێت بۆ کۆمپانیا بیانەکان و هەروەها لە هەرێمی کوردستانیشە هەتاوەکو ئێستا یاسای نەوت و غاز کە دەبوو 5 کۆمپانیای عیملاق و گەورەی بواری نەوت پێک بهێندێ بۆ ئیدارەدانی سێکتەری نەوت لە هەرێمی کوردستانە ئەوەش نەکراوە ئەمانە وای لێ دێت کاک بیلال یعنی شڵەژاویەکی زۆر بێسەروبەریەکی زۆر لە سێکتەری نەوتی هەرێمی کوردستانە هەیە بەڵام ئەم گەڕانەوەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقدا دوو سوودی زۆر گەورەمان پێدەگەێنێت سوودی یەکەمیان ئەوەیە کە هەرێمی کوردستان بتوانێت سوود لە توانا و شارەزایی و ئەزمموی وەزارەتی نەوتی عێراق و عێراق ببینێت کە ئێمە دەزانین لە ساڵی 1927 عێراق لە مەجاری نەوتە کار دەکات و شارەزاییەکی زۆر باشی هەیە ئەمە یەک و دووهەمیشان ئەوەیە کە هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ بەشە بودجەکەی خۆی لە حکوومەتی اتحادی وەری بگرێت و هەروەها بەپێی مادەی 111 دەستوری عێراق ببێتەوە بە شەریکی ڕاستەقینە لە ئەو نەوتەی لە عێراقدا هەیە کە نەوتی عێراق بە پێی دوایین ئامار مەزەندەکرێت کە 151 ملیار بەرمیل یەدەگی نەوتە بێت لە عێراقدا ئەوەی لە هەرێمی کوردستانە کە هەمانە لە هیچ حاڵەتێکە تەجاوز ناکات لە 5 ملیار بەرمیل تەجاوز ناکات. زۆر باشە وەزارەتی نەوتی عێراق ڕاگەیەندراوێکی بوو ئاماژە بووە کاڵێ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان هەروە لە تورکیا بە میکانیزمێکی نوێ هەناردەی نەوت لە بەندەری جیهان دەست پێەکەینەوە مەبەست لەم بابەتە چییە کاک بەهجەت بە هەمان شێوازی پێشووە بێ کاک بیلال طبیعی لە مانگی 3 ساڵی 2022 شەوکەوە کاتە حکوومەتی عێراق چەند نامەیەک و نووسراوێکی فەرمی ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بەداخەوە کە هەرێمی کوردستان پابند نەبوو ئەو کاتە ئەوان پێشنیاری ئەویان کردبوو کە چەند کۆمپانیایەک دابمەزرێت و بەڵام هەرێمی کوردستان بەڕاستی هەڕەتی کردەوە و هەر لە ئەو ڕێکەوتنانە کە هەش بوو پێشتر هەمووی ڕەت کردەوە نەیهێشت جێبەجێ بکرێت ئێستا بەپێی دوایین زانیاری من ئەوەیە کە حکوومەتی عێراق 3 کۆمپانیای بواری نەوتی دروست دەکات بە مشتەرەکی لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئیدارەدانی مەلەفی نەوت لە هەرێمی کوردستانە دانەیەکیان تایبەتە بێ بە پشکنین و گەڕان بۆ نەوت و دانەیەکیشان پەیوەندی ئەبێت بە سەرپەرشتی کاروباری غاز لە هەرێمی کوردستانە و دانەیەکی کۆمپانیایەکی تریشان دەبێت بە سەرپەرشتی سێکتەری نەوت لە هەرێمی کوردستانە. زۆر باش سپاس بۆ بەهجەت ئەحمەد شارەزای گرێبەستە نەوتیەکان کە لەگەڵمان بووی
شۆڤێکی زۆر باشی ئەو بڕیاران کرد کە لەسەر کەیسی نەوتی هەرێمی کوردستان دراوە.